ترماوەیە کە باس لە کشانەوەی هێزەکانی هاوپەیمانی نێودەوڵەتی و جێگەڕکەی هێزەکانی ئەمریکا لە عێراق دەکرێت بەشێکیان لە ماوەکانی ڕابردوودا بەرەو هەولێر و بەشێکیان بەرەو ڕۆژاوای کوردستان ڕۆیشت بوون. ئایا عێراق خۆی لەم یاریەدا چۆن دەبینێتەوە و پرسی کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە عێراق چی بەسەر دێت؟ لەگەڵ میوانەکەم لەسەرم بابەتە قسە دەکەم کە تەوەری دووەمی کاتژمێر 18 بەڕێز ئینتفاز قەمبەر سەرۆکی لیژنەی پاراستنی کوردە واشنگتن لە واشنگتنەوە لەگەڵم دەبێت. بەڕێز ئینتفاز دیارەکە گۆڕانکاری بەسەر استراتیژی و سیاسەتی عێراق بەرامبەر بە پرسی کشانەوەی هێزەکانی هاوپەیمانان و ئەمریکا لە عێراق هاتووە. پێت وایە عێراق ئەوێت یاریەکە بە چ شێوازێک بگۆڕێت؟ ئێمە لە چەندین ساڵدا داوامان کرد هێزەکانی ئەمریکا لە عێراق بکشێنەوە لە ئەمبار و فڕۆکەخانەی بەغدا و بەرەو هەولێر و بەرەو هەرێمی کوردستان چووکە لە سەدا هەفتای هێزەکان هەرخۆیان لە هەرێمی کوردستان جێگیر کراون. خاڵی دووەمیش پێشمەرگە پشتیوانی ئەو هێزە ئەمریکیانە دەکات دەیان پارێزێت لە میلیشیاکان و بردومان ناکرێت. لە هەمان کاتیشدا ڕەهەندی تەکتیکی لە شەڕی دژی داعش دەپارێزێت. ئەمە هەنگاوێکی ئەرێنیا هیواخوازین ئەو هێزانەی ئەمریکا لە هەولێر و لە کوردستان بمێنەوە چونکە سوودیانێ گرنگن بۆ شەڕی دژی داعش، بەڵام فشارێکی زۆر هەیە لە نێو ئەو هاوپەیمانەی کە ترەمپ پێکی هێناوە بۆی ببێت بە سەرۆک لەلایەن پارێزگاریە کۆماریەکان کە داوا دەکەن هێزەکانی ئەمریکا بکشێننەوە. بۆیە هیواخوازین هێزەکان بمێننەوە هەرێمی کوردستانیش ئەو هێزانە دەپارێزێت و ئەو هێزانە بۆ هەرێمی کوردستان و تەواوی ناوچەکەش سودمەند دەبن. جموجۆڵەکانی ئەم دوایە محەممەد شیع سوودانی و ئەوەی کە ئەوێت لەگەڵ سەڵتەنەی عومان کۆبوونەوەیەک سەبارەت بەم کشانەوەی بکات، ئایا هەوڵێکە بۆ دروستکردن یا دەستخستنی نێوەندگیرێک لەم نێوانە کە بە یەکجاری ئەگەرەکانی بەردەم کشانەوەی هێزەکانی عێراق ئەمریکا لە عێراق لێک بداتەوە یا جۆرێکە لە پاشەکشەی عێراق لەوەی کە گوشار لە هێزەکانی ئەمریکا بکات عێراق چێ بهێڵن؟ سەڵتەنەتی عومان نێوەندگیرە لە نێوان ئێران و ئەمریکا. لەو بڕوایەدا بەڕێز محەممەد شیع سوودانی دەپاڕێتەوە بۆی بچێت بۆ واشنگتن. بە گوێری زانیاریەکانم داوای کردووە سەردانی واشنگتن کردووە و چاوی بە ترەمپ کەوێت 5,000 داوای کردووە و ڕەت کراوەتەوە. دۆخی لە واشنگتن خراپتر دەبێت، پەیوەندیەکانی لەگەڵ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا وەکو سەردەمی بایدن نییە. ئەمەش هۆکارەکەی بابەتی کووردە. واشنگتن و ئیدارەی ترەمپ زۆر نیگەرانن لەوەی کە چەند بە خراپی بەغدا مامەڵەی لەگەڵ هەرێمی کوردستان کردووە، ڕێگری لە هەناردەی نەوت دەکات و موچە خەرج ناکات و لە ڕووی سەربازیەوە شەڕ بە هەرێمی کوردستان دەفرۆشێت، بە درۆن هێرش دەکاتە سەر کۆمپانیای ئەمریکی، کۆمپانی نەوتی ئەمریکی لە هەرێمی کوردستان. هەموو ئەو بابەتانە وای کردووە سوودانی شکست بێنێت لە یاریەکەی پێشووتر کە پێش وەکو یاریزانێکی نێوەندگیر بووە لە کاتێک لەگەڵ ئەمریکا و دواتر لەگەڵ ئێران و میلیشیاکانیشە. بۆیە لەو بڕوایەدام ئەوەی عومان دەیکات لە عومان دەیکات هەوڵێکی بێهودەیە کە دەوێت عومان بەکار بێنێت بۆی دەرگایەک لە واشنگتن بکاتەوە، چونکە لە بڕوایەدانیم سەرکەوتوو بێت. باشە، پێت وایە ئایا هێزەکانی ئەمریکا و هاوپەیمانان بە تەواوەتی لە عێراق دەکشێنەوە هەرچەند ئەمریکا خۆی دەڵێت کەمکردنەوەی ئەرکی هێزەکانی لە عێراق و ئەگەرەکانی دوای کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە عێراق چۆن دەبینی؟ هاتنە دەرەوەی هێزەکانی ئەمریکا زیانێکە بۆ هەمووان، بەڵام بەداخەوە میلیشیا هەن کە خۆیان بۆ ئێران یەکلا کردووەتەوە لەسەر بەرژەوەندی عێراق. من دەستخۆشی لە هەوڵوێستی هەرێمی کوردستان دەکەم کە دانایانە بووە و سەرۆک وەزیران مەسرور بارزانی کە هەڵوێستێکی هەبێت لە بەرژەوەندی عێراق بێت. هەمیشە دەڵێم لە واشنگتن دەڵێم ئەوەی بۆ هەرێمی کوردستان باشە بۆ عێراق باشە. لەو بڕوایەدا هەڵوێستی کورد زیاتر حکمت و دانایی پێوەیە و زیاتر ئەرێنیە، چونکە چاوی لە بەرژەوەندی گشتیە، نەک بۆ حزبێک و دەوڵەتێک کار بکات یا بۆ ئایدۆلۆژیایە کار بکات. عێراق پێویستی بە هێزەکانی ئەمریکا، هێزەکانی ئەمریکا تەنیا هاوکاری دابین ناکات لە شەڕی دژی
داعش بەڵکو هاوسەنگی لە ناوچەکە لە دژی ئێران دەپارێزێت و هەروە زانیاری هەواڵگری دابین دەکات چەکیان پێدات ڕاهێنانیان پێ دەکات بۆیە بوونی ئەو هێزانە لە هەرێمی کوردستان لایەنێکی ئەرێنیە هیواخوازم بەردەوام. زۆر باش ئاماژەت بە ڕۆڵی کورد و هاوپەیمانەتی لەگەڵ ئەمریکا کرد. ئەمریکا هەموو کاتێک و هاوپەیمانێکی گرنگ سەیری هەرێمی کوردستان و کورد دەکات. گەورەترین کونسوڵخانەی خۆشی لە ماوەکانی داهاتوو لە هەولێر دەکاتەوە. پێت وایە ئێستاش لەم بارودۆخە ئاڵۆزەی ناوچەکەدا کورد هەر هەمان هاوپەیمانی بەهێزە بۆ ئەمریکا؟ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا متمانەیەکی باشی بە هەرێمی کوردستان هەیە و هاوپەیمانیەکی استراتیژی لەگەڵ کورد هەیە. من توێژینەوە دەکەم بۆ نمونەکە بۆ کۆماری مەهاباد کۆنسڵی ئەمریکی بەکارێنە کاتێک سەردانی بەغدا و کۆماری مەهابادی کرد بینی کە مستەفا بارزانی نەمر چۆن هەوڵی دەدا پەیوەندیەکی باشی لەگەڵ ئەمریکا هەبێت لەو کاتەوە لە 1940 لەو کاتەوە تا ئێستا. بۆیە پەیوەندیەکانی کورد و ئەمریکا پەیوەندێکی استراتیژی بەهێزە، پەیوەندێکە پڕ لە خۆشەویستی بەردەوام دەبێت و هیچ هێزێکیش لە جیهان و میلیشیەکانی بەغداش ناتوانن ئەو پەیوەندی بپچڕێنن. بەڵێ سپاس دەکەم بەڕێز ئینتیفاز قەمبەر سەرۆکی لیژنەی پاراستنی کورد لە واشنگتن. لا واشنگتنەوە لەگەڵ کوردستان 24 بووی. سپاس.